ئێمە ژن و کچین، سەرکردە، فێرخواز، هاوڕێ، خێزان، چاودێر و گۆڕانکاری ئەرێنی لە کۆمەلگاکەماندا دەکەین. لە هەندێک بارودۆخدا پێویستە پشتگیری یەکتر بکەین. هەندێک جار ئێمە پشتگیری پێشکەش دەکەین و هەندێکی تریش وەری دەگرین. هەمیشە ڕوون نییە کە چۆن باشترین وەڵام بدەیتەوە کاتێک هاوڕێیەکت یان ئەنجامێکی خێزانەکەت دەبینیت کە خراپ مامەڵەی بەرامبەر کراوە. بەپێی دۆخەکە نزیکایەتی لە ژنەکە یان کچەکە لەگەڵ ئەوەشدا ئەو کەسەی خراپ مامەڵە دەکات. لەوانەیە بتخاتە ناوەڕاستی هەندێک بارودۆخی گرش و تەنانەت مەترسیدار. گرنگە لە بیرت بێت کە هەموو دۆخێک تایبەتە. بۆیە چۆن پشتگیری هاوڕێیەکت یان ئەندامێکی خێزانەکەت دەکەیت لە دۆخێکدا جیاواز دەبێت لەوەی کە هاوڕێیەکی تر دەتوانێت پشتگیری تۆ بکات. خێزانێکی بەجموجۆڵ دۆخە ئاڵۆزەکان سەر لێو شێوەتر دەکات و ڕێگاکانی یارمەتیدان هەمیشە ڕوون و ئاشکرانین. وا دامەنێ کە چارەسەرت هەیە لەبری ئەوە بپرسە کە چۆن دەتوانیت پشتگیری بکەیت. لەوانە ئەگەر ئەوان پێیان خۆشە لە ساتەکانی قەیراندا وەڵام بدەیتەوە و ئەوە چۆنە، پەیوەندی بەکێوە بکەیت یان چۆن حەز دەکەن یارمەتی وەربگرن. دۆزینەوەی ڕێگەی دروست بۆ پشتگیریکردنی کەسێک کە خراپ مامەڵە دژی کراوە هەرگیز ئاسان نییە و هیچ ڕێگەیەک نییە بۆ یارمەتیدانی ژن و کچێک کە خراپ مامەڵە و توندوتیژی بەرامبەر کراوە. لەبیرت بێت پشتگیری کار بە ئارامی گوێ بگرە و ڕێز لە بڕیارەکانی بگرە.